ڕێڕەوی ڕێزلێنانە بۆ یانەی شێروانەی پاڵەوانی خولی نایابی کوردستان لە کۆتا یاری ئەم وەرزە بۆتە میوانی یانەی پیشەسازی لە شاری هەولێر. لە نیوە یەکەم یاریەکە پیشەسازی خاوەن ماڵ بە گۆڵێک پێشکەوت، کاروان کاوا بە ئەسیستی هەڤاڵ دسۆز تۆماری کرد. لە نیوەی دووەم یارزانان یانەی پیشەسازی سێ گۆڵی دیکەشیان خستە سەر ڕێژەی گۆڵەکانیان. لە خولەکی 54 نەوار سامڕی سووری گۆڵی دووەمی تۆمار کرد. لە خولەکی 78 نەوار ئەسیستی کرد و هێمن عەزیز گۆڵی سێمی تۆمار کرد. لە خولەکی 83 ئەحمەد وریا کۆتایی بە گۆڵ تۆمارکردن هێنا و گۆڵی چوارەمی بۆ پیشەسازی تۆمار کرد. یانەی شێروانە 4 هەفتە بەر لە کۆتایی هاتنی خولەکە بۆ یەکەم جار لە مێژوویدا پاڵەوانبوونی مسۆگەر کرد، بەڵام یاریەکانی لەم وەرزە کۆتایی هات و نازناوەکەشی پێنەدراوە. لەگەڵتان بۆیە هەموو یاریزانەکان ئەویان پێخۆش بووکە لە ناو یاریگاکە خەڵاتەکان دابین بکرێ و هەر لەوێ ئاهەنگ بگەێنن، بەڵام دی بەداخەوە ئەڵێن لە هۆڵدا ئەکرێ خۆزگا لە ناو یاریگا هەرە ڕۆژە بکرێ خۆیان توانی مەسەن یانتوانی هەر لە ناو یاریگای شێوانە مەراسمێکی جوانی بۆ بکەن و خەڵاتەکان دابشکەن، بەڵام دی ئەوان خۆتەزانانی هەموو ساڵی ئەبرێتەوە وڵەکانی وادارم لە داهاتوودا ئەو مەراسمانە هەر لە ناو یاریگاکانە بکرێ و نەبرێتەوە وڵەکان. خۆشتر وە بوو لە نێو هاندرانی خۆمەوە لە بەرچاو هەیئەی ئیداری و هەسەر جەمع یاریزانانمان ئەو هاندەرە ئازەمان عین لەوێ ئاهەنگەکەمان بگێڕایە جوانتروا بوو کە ئەوە بکرێ، بەڵام ئەوە ناکرێ حتمما پلانی یەکێ تۆپی کورسان ئەوەیە کە ڕێوڕسمێکی شایستەتر وەک لەوەی کە لە یاریەکانە ئەنجام بدرێ. ئەو پرسیارە توان بڵێم زیاتر وەڵامەکەی لای ئەوان ڕوونترە بۆ من خۆشترە لە نێو یاریگایە بێ لەگەڵ هەموو هەی ئەو یاریزانانی خۆمانە بێ لە بەرچاو ئەو هاندەرە ئازیزەمانە کە پاڵپشتێکی تەواوی ئەمە بوون. یانەی شێروانە لەم وەرزەی خولی نایابی کوردستان لە کۆی 28 یاری توانی 56 خاڵ کۆ بکاتەوە بە جیاوازی 6 خاڵ لەگەڵ یانەکانی دیکە بە پلەی یەکەم کۆتایی بە یاریەکانی بهێنێت. پیشەسازیش لە یەکەم وەرزی یاریکردنی لە خولی نایابی کوردستان توانی 37 خاڵ کۆ بکاتەوە و پلەی 11 بەدەست بهێنێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.